لە هەندێک بنکە پرۆسەکە بە شێوەیەکی نۆرمال بەڕێوە دەچێت بەڵام لە هەندێک شوێن پێشێلکاری هەیە پێشێلکاریەکانیش پێشێلکاری جۆرا و جۆرن بۆ نمونە بنکەی دەنگدان هەیە کە هەوڵدراوە جگە لەو سێ بەڵگەنامە ڕسمی کە ڕێپێدراون جنسیە عێراقی کارتی نیشتیمانی و پەساپۆرت جگە لەو سێ بە بەڵگەنامەی دیکە کە نفوسە دەنجی پێ بدرێ و هەوڵدراوە نەهەر نفوسی نسخەی ئەسڵی بەڵکو بە ئیستنساخی ئەوە دەنگ بدرێ و لە هەندێک شوێن دیسان پێشێلکاری دیکە کراوە دەنگ دراوە بە وێنەی بەڵگەنامەی ڕسمی بۆ نمونە کەسی دەنگدەر هاتووە لە بنکەی دەنگدان جنسی پێ نەبووە بەڵام بە ڤایبەر وێنەکەی لە بۆ ناردراوە دەنجی پێداوە کە ئەوە بەدەرە لە ڕێکارەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی و لە هەندێک شوێن فشار هەبووە لەسەر فەرمانبەری کۆمیسیۆن و بریکاری لایەنی سیاسی دەرکراوەتە دەرێ و لە شوێن هەبووە لە دەرەوەی هەولێر هەڕەشە لە فەرمانبەری خودی کۆمیسیۆن کراوە و پێشەلکاری بەرامبەر ئەنجام دراوە. بریکارانمان خۆشبەختانە تا ئێستاکە لەو شوێنانەی کە فشارکردن هەبووە بە جۆرێک لە تەماع هەبووە نەچوونێتە ژێرباری فشار و تەماع بەڵکو ئەوەندەی پێشیان کراوە تا ڕادەیەکی باش ڕێگریان لە ساختەکاری کردووە بەڵام لە هەندێک شوێنش بەداخەوە هەر ئەنجام دراوە. دیارە لە هەڵبژارنەکانی 92 تا ئێستا بەداخەوە هێندێک لایەن فرچیان بە ساختەکاری و تەزویر گرتووە چونکە دڵنیان ئەو کورسیانی لە ڕابردوو هێنابیانەوە ئەوەی لەو هەڵبژارنەش بەدەستی دێنین ئەوە ڕنگدانەوەی واقعی خۆیان نییە ئەو دەنگانە دەنجی خۆیان نییە و ئەو کورسیانش کورسی خۆیان نییە.